بيني بخشان غلط. تازه التناي بەڵێ ئێمە خۆی لە خولی پلێ یاری دەکەین ئێمە لە سەرکەوتنەوە یاری دەکەین لۆ خلینایە و گرنگترینش ئەوە بوو ئەوڕۆمە سێ خاڵەکەمە دەزینە ئەو لە بۆ ئێمە لە هەمشتە گرنگتر ڕاستە گۆل لەوانەیە لە کورتاییەکان تیپەکان پێویستیان بە گۆڵێ بەڵام ئەگەر ئێمە یاریەکان هەموو یاریەکان بۆ شێ بینەوە ئیشاڵامە پێویستمان بە گۆل تۆمارکردن و گۆل زۆری ئەو بابەتان ناوی گرنگترین شتۆی ئەمە لە یاریەکان سێ خاڵەکان بەدەست دێنن ئیشاڵە بەردەوامیش دەبین تا کورتایی و بە سەریش دەکەین و لۆ خلیناوی کوردستان.